وەرە تەماشای بکە بزانە فەرهەنگەکەی تۆ چیتە، فەرهەنگەکەی مێشکت، ئەو وشانەی تۆ بەکاریانەهێنی، ئەو وشانە کامانن. زۆرترین وشە کە تۆ لە ژیان تا بەکارهێنی چییە؟ ئایا ئەو وشانە وشەی ئەرێنی، خۆشەویستین، سۆزن، پڕن لە میهرەبانی، پڕن لە معریفە، پڕن لە زانست و زانیاری، یان حەکبەکەی تۆ، فەرهەنگەکەی تۆ خاڵیە؟ واتە تۆ کاتێک کە قسە ئەکەی لەگەڵ خۆت چ جۆرە وشەیە بەکارێنی؟ ئایا تۆ ئێستاکەش سەرکۆنەی خۆتەکەی، جنێ و بە خۆتەی، یان تۆ ئێستاکەش تانێکی ئەرێنی بە خۆتەڵی، یا ئافرین بۆ خۆتەکەی؟ کامیان؟ بۆیە تۆ ئێستا یەکەم هەنگاوت ئەوەیە پاشی کارەکە، پاش خۆناسیەکە بزانی فەرهەنگەکەی مێشکی تۆ چیتایە. کەسانێک هەن ژیانیان زۆر خراپ ئەزان بۆ لەبەری فەرهەنگەکەی مێشکیان وشەی خراپی تایە. ئەمەکەی ژیانە، ئەمەکەی وەزعە، هەرگیز چاک نابێ، هەرگیز باش نابم، کورە من داماوم، من بەدبەختم، هەر بەردێ لە ئاسمان بکوێتە خوارەوەی کێشێ بەسەر منە. فەرهەنگەکەی پڕ لەم جۆرە قسە پڕبووجانە کە بە دڵنیایی هیچ جۆرە سوودێکی نییە. قسانە خۆتان باشە زان، هیچ سوودێکی نییە. وەرە من و تۆ ئەچین لە شەقامێک پیاساکی، ئەم شەقامە پێچی قوڕاو بێت، تۆ هەر سەرنجێت لەسەر ئەو قوڕاوە بێ هەمی و شەبیرم خەیتەوە کە ئێمە بە ڕێگایەکە ئەڕێن قوڕاوە پێڵاوەکانمان پیسە بێ. سوودی چییە ئەگەر قەرار بێر بۆ ڕێگایە بڕێن؟ ئەی بۆ نەی تۆزە سەرێ بەرزکەیتەوە، ئەی بۆ نەی بیر لەوە بکەیتەوە ئێستا باسی چی بکەین باشە؟ لەم شەقامە باسی چی بکەین؟ ڕاستە شەقامەکە قوڕاوە، بەڵام باسی چی بکەین؟ ئەکرێ یادگاریە بجێڕینەوە، ئەکرێ نوکتەیە بکەین، ئەکرێ قسەیەکی خۆش بکەین، ئەکرێ تەماشای ئاسمان بکەین. ئەوە نەسەرمان لەسەر ئەو قوڕاوە نەبێ. بۆیە تۆ وەرە بزانە وشەکانی مێشکت چی. بۆ نمونە هیوا هەیە دایما قسەکانی ئاوە، وشەکانی تەنانەت ئێستاکە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین کە چی ڕەواجی هەیە؟ جنێودان، یەکتر شکاندن، گاڵتەکردن بە یەکتر، ئەمە ڕەواجی هەیە. ئایا فەرهەنگەکەی مێشکی تۆ چەنێ لە موشانەی تایە؟ چەنێ لەم جۆرە دەربڕینانەی تایە کە هیچ گیانتیان نییە مانای ناشرین نەبێت، جنێو نەبێت؟ ئێستاکە وەرە خۆت بەراورد کەسێک هەیە ساڵانێکی زۆر خۆی پێگەیاندووە، خۆی پەروەردە کردووە، کەسێکی زۆر ڕۆشن بیرە، تەبیعەتێکی جوانی هەیە. ئایا وشەکانی مێشکی ئەم چیتایە؟ وەرە نەفەرێکیش بێنە بەردەوام لە ژینگەیەکی خراپا بووە، بەردەوام قسەی خراپ چۆ بەگوێە، بەردەوام خەریکی شەڕەجنێەوە. ئایا فەرهەنگەکەی مێشکی ئەویش چیتایە؟ تۆ لەم نێوەندای ئەوە تۆ ئەبێت لێرەوە دەست پێ بکەی، کە ئەڵێم ئەبێت چاکسازیەکە لێرەوە دەست پێ بکەی. واتە بزانی فەرهەنگەکەی مێشکی تۆ چیتایە، بینوسە، هەر وەرەقەیە بێنە بزان ئەو شەناشرینانە چین تۆ ڕۆژانە بەکارێنی. ئایا تۆ ڕۆژانە ئەم شانە بەکارێنی؟ بەڕێزیت، خۆشمەوی، ئەتخەمە سەرچاوم، بیر تەکەم، معریفە، زانست، دین، فەلسەفە، تێگەشتن، بیرکردنەوە، یادگە، مێشک، فێربوون، ئایا تۆ ئەم وشانە زۆر بەکارێنی؟ زیرەکی، ڕاستگۆیی، وەفا، ئەمانە هەموو فەرهەنگەکەی مێشکی ئێمەن، پڕن لە وشە. ئەوە تۆی هەڵی ئەبژێری چ وشەیەک لەناو ئەم فەرهەنگەتا گرنگی پێئەی، نمونەی بۆ ئێنیتەوە، ترانسکریپشنی بۆ دانی، چۆن ئەخوێنرێتەوە، چۆن ئەوترێت، چۆن بەکارهێنرێت. تۆ هەڵگری فەرهەنگێکیت. بزانە فەرهەنگەکەت چییە؟ بزانە فەرهەنگەکەت جنێوی تایە، قسەی ناشرینی تایە، قسەی ڕق و زبری تایە، لە خۆبایی بوونی تایە، یان فەرهەنگەکەی تۆ پڕە لە ڕەحمەت و بەزەیی و چاکە و میهرەبانی. یەکێک لە مامۆستا گەورەکانی ژیانم کە زۆر شتی لێوە فێر بووم، بەڵام ئەگەر حسابی کەم لە ماوەی کەمە، واتە من ئەکرێ ساڵانە جارێ بینی بێتم. زمانێکیش دەرسی پێوتوم لە خوێندنگا 1 ساڵ دەرسی پێوتم، بەڵام بۆ هەمیشە مامۆستای گەورەی ژیانمە لێرەوە ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ هەیە، مامۆستا بورهان هادی. مامۆستا بورهان کەسایەتێکی مەزن و گەورە، کاتێک کە تەنانەت نمونەی بهێنایەتەوە، ئەگەر وشەیەکی بووتایە پێی جوان نەبوو لە ڕووی ئێمە کە خوێندکاری ئەو بوون و مناڵ بووین،
هێشتا لە چاو ئەوە مناڵ بووین، گەنجێکی ئامادەیی بووین، پێی ناخۆش بوو وشەیە بەکاربێنێ وشەکە گونجاو نەبێ. ئەیوت چی؟ ئەیوت ئەها گیانەوەرێک هەیە جارجار لە هەنێ ماڵا بە خێرایی یەت و ئەڕوا و لە حەوشا بۆ نمونە خۆیەکا بە کونێکا بچکۆلەیەکە ئەزان بۆ ئایوت بۆ ئەوەی ناوەکەی نەهێنێت. ئەمە چەندین ڕۆژ، چەندین مانگ، چەندین ساڵی بیستووە تا من بیر لەوە بکەمەوە تەماشای کەسایەتیکی مەزن بکەی کە بوونی هەیە لەم سەردەما. تۆ وەرە ئەمە بەراورد کە بە کەسێک کە ئەگەر ئینسانێک خواردن بخوا نەخۆش کرێت چی لێ خواردنەکە. هەنێک کەس مێشکی ئاوایە، شتەکانی مێشکی دایمە هەڵەڕژێت، لە جیاتەی بچێتە خوارەوە هەرسی بکە هەڵی ئەڕژێت. کەواتە تۆ بیر لەوە بکەرەوە، هەرسی بکەیت کاتێک کە تۆ ئەبیستی ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەملا لەولا قسەی جۆرا و جۆر، وەرە هەرسیکە کە هەرست کرد چی لێ؟ شتە خراپەکە پاشەڕۆیە بۆ دەرەوە، شتە چاکەکەیە ئەبێ بە وزەی خانەکان، شتە چاکەکەیە خوێن ئەیگەیەنێ بە ناو خانە بە مایتۆکۆندریا. کەواتە تۆ وەرە هەرسیکە. ئەگەر هەرست نەکرد قسە ناخۆشەکانی خەڵکت دووبارە کردەوە، تێگەشتنە هەڵەکانی خەڵکت بەڕاززانی شتەکانی ئەوانە دیسان وەکو خۆی وتەوە، کەواتە تو ئەو نەخۆشەی هەر وەکو چۆن کەسێک نەخۆش ئەکەوێ ئیتر خواردنەکە هەرز ناکە، شتە چاکەکانیش ئەهێنێتەوە. هەنێک کەس بەو شێوازەیە تۆ ئەو کەسە مەبە، تۆ ئەو کەسە بەکە لێرەوە دەسەکەی بە خۆچاکردن بە فەرهەنگەکەی مێشتا ئەڕێیتەوە. ئایا فەرهەنگەکەی مێشتی ئێمە چیتیایە؟